بزوتنەوەی جیهانی پارێزگاری لە منداڵان ڕایگەیان ساڵانە ئیسرائیل 500 بۆ 600 منداڵی فەلەستینی دادگایی دەکات. هەروەک ئاماژەی بەوەش داوە کە لە ماوەی ئەم ساڵدا 77 منداڵی کوشتووە. بەپێی زانیاریەکانی لقی فەلەستینی ئەو ڕێکخراوە 77 منداڵی فەلەستینی بە گولەی هێزەکانی ئیسرائیل کوژراون کە 61 کەسیان لە کەرتی غەزە و 16شیان لە کەناری خۆراوا بوون. ئەوەش لە کۆی کوژراوانی فەلەستینی لەو ماوەیەدا کە 261 کەس بوون. چاودێرانی ڕێکخراوە جیهانیەکە ئەوەیان بڵاو کردوێتەوە لە ماوەی ساڵی 2000 تا ئێستا ژمارە ئەو منداڵانەی لەلایەن هێزە ئیسرائیلەکانەوە کوژراون گەیشتۆتە 2200 منداڵ. ئەو ڕێکخراوە باسی لەوەش کردووە منداڵانی فەلەستینی بە شێوەیەکی تایبەت ڕۆژانە لەلایەن ئیسرائیلەوە بە ئامانج دەگیرێن و دەکوژرێن و دەستگیر دەکرێن و سزا دەدرێن لە کاتێکدا بەپێی یاسا نێودەوڵەتیەکان مافیان پارێزراوە. لە تشینی یەکەم واتە مانگی دەی ساڵی 2015ەوە تا ئێستا 41 منداڵی فەلەستینی بە بڕیاری دەستگیرکردنی ئیداری خراونەتە زیندانەوە و لە ئێستادا چواریان لە زیندان ماونەتەوە. دەستگیرکردنی ئیداری بڕیارێکی سەربازیە و بە بیانووی هەڕەشەی ئەمنی و بەبێ بوونی تۆماری سکاڵای یاسایی و تۆمەت خرانە پاڵ کەسەکە دەستگیر دەکرێت و 6 مانگیش دەتوانرێت زیندانیکردنی نوێ بکرێتەوە. پێشتریش یانەی بەندیانی فەلەستین لە ئامارێکدا ڕایگەیان لە سەرەتای ساڵی 2001ەوە تا ئێستا 1149 منداڵی فەلەستینی لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە دەستگیر و زیندانی کراون. یانەی بەندیانی فەلەستین ڕاشی گەیان بەشێک لەو منداڵانە ئازاد کراون و بەشێکیشیان کە ژمارەیان 160 منداڵن لە گرتوخانەکانی عوفەر و ئەلدامون و مەجدووی هەوارەی ئیسرائیلدا ماونەتەوە و دەست بەسەرن. بەپێی ڕاگەیاندراوەکەی یانەی بەندیانی فەلەستینی یەک لە سەرسی ئەو منداڵانی دەستگیر کراون بە شێوەی هەڕەمەکی سزا دراون و شوێنەواری ئەشکەنجە بە گیانیانەوە دیارە و ئەوانەی دیکەش تووشی سزای دەرونی بوون. بەپێی ئامارە فەرمیەکانیش لە ساڵی 2000ەوە هێزەکانی خەوارەی ئیسرائیل 19,000 منداڵی فەلەستینیان دەستگیر کردووە کە تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بوون. ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان بۆ یارمەتیدانی پەنابەرانی فەلەستینی لە چەندین مەراسیمی جیاوازدا سەرکۆنەی کوشتنی منداڵانی فەلەستینی کردووە و ڕاشی گەیاندووە نابێت منداڵان بکرێنە قوربانی ململانی سیاسی و سەربازەکان. لەگەڵەوەشدا قەوارەی ئیسرائیل لە پرسی مافی مرۆڤی فەلەستینیدا وەک هەمیشە گوێ بە یاسا و مافی مرۆڤ نادات.